سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم مەڵقەی بەرنامەی گفتوگۆتان پێشکەشەکەم زیاتر دەچینە ناواخن و کرۆکی ئەو بەناو شارستانیەتەی ئەوروپا کە ئەگەر چی تەکنەلۆژیا و داهێنانە زانستیەکان و باڵەخانە بەرزەکان و موشەکە کیشوەر بڕەکانیان گەشت بێتە لووتکە و ئەوج، بەڵام لە ناوە و لە ناخەوە بەها کۆمەڵایەتیەکان بەها ڕوحی و ئەخلاقیەکان مافەکانی مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پوکانە و نەمان دەچن. تازەترین دیمەنێک، تازەترین هەواڵ و ڕووداوێکە ماوەیەکە تەواوی میدیاکانی جیهانی تەنیوە ئەو جەردەی و ڕاو و ڕوت و کارە قێزەونانە بوو کە لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە مارکێت و شوێنە گشتیەکانی ئەوروپا دیتمان و تازەترینیشیان کوشتنی ڕەشپێستێک بوو لەلایەن سێ پۆلیسی یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکاوە کە ئەمە دەنگدانەوە ناڕەزایەتێکی زۆری بەدوای خۆیدانە. بۆ قسەکردن لەسەر سیما دیارەکانی شارستانیەت و شارستانیەت کامەیە و بەچی دەگوترێت شارستانیەتی ڕاستەقینە، میوانداری زۆر بەڕێز دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆم کردو. دکتۆر زۆر بەخێبی. سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا پێم خۆشە تعریف و پێناسەیەکی شارستانیەتمان بۆ بکەی بۆەوەی شارستانیتمان لە بەرچاو بێ و دوایی بچین باز لە هەڵە و جوانیەکانی شارستانیەتیش بکەین. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەم دیدارە. دیارە شارستانیەت بنەمایەکی پتەوی و تۆکمەی هەیە. هەر ئەوەندە نییە کە ئینسان وا بیرکاتەوە کە شارستانیەت بریتیە لە بنەما مادیەکانی شارستانیەت. چکە ئێمە زۆر جارێتە پێشامان وازانین کە شارستانیەت تەنها بریتیە لە بنەمایەکی بیناسازی، بریتیە لە بنەمایەکی ئەوەی کەوا زانستێک لە بوارێکا پێشکەوت بێ، بریتیە لە بوارێکی هێز و سەربازی، بریتیە لە بوارێکی دەوڵەتداری، بریتیە لە کۆمەڵێک بوار وایەتە پێشامان کە ئەمە بنەمایەکی سەرەکی شارستانیەتە. بەڵام ئەومان بیر چۆتەوانێت کە پێناسە سەرەکیەکەی شارستانیەت بریتیە لە ڕۆحی شارستانیەت. ئایا شارستانیەت ڕۆحی لەکوایە؟ بۆیە کاتێک شارستانیەتێک دروست ئەبێ واتوانی بڵین شارستانیەتێکە لە دیوە زانستەکەی و بەمانە فراوانەکەی کە ئەو شارستانیەتە شارستانیەتێک بێ لەسەر بنەمایەکی ڕۆحی دروست بوو بێ، واتەش لایەنی معنەویەتی ئەو شارستانیەتە پتە بێت، پەرە بستێنێ، ئاستێکی باڵای هەبێ، بیرکردنەوەی تاکەکانی بیرکردنەوەیکی تەندروست بێ. لێرە ئەگەینە ئەو پێناسە دروستی کە بڵین شارستانیەت بریتیە لەسەر جەم ئەو بنەما ڕۆحیانەی کە لە هەر تاکێکی شارستانیەتێکا هەیە کە وای لێ دەکات پاڵی پێوە دەنێ بنەما مادیەکان پەرە پێ بدە. کەواتە ئەگەر هاتوو بنەمای مادی بە تەنها هاتە پێشەوانێ هەوڵی داکەوا بێتە پێشەوە شارستانیەتەکە دروست ئەبێ بە شارستانیەتێکی لەقە. شارستانیەتێکی لەقە وەکو وایەکە لەسەر چوار بنەما لایەکی نەبێ. بۆیە کۆمەڵێک لە بیریاران لە بواری فەلسەفەی شارستانیەت ئەوانەی کە با لە علمێکی تازەی و خەریکن قسەی لەسەرەکەن ئەوش کە بریتیە لە فەلسەفەی شارستانیەت ئاەت بنەمای شارستانیەت چییە؟ هاتون کۆمەڵی بنەمای سەرەکییان بۆ شارستانیەت داناوە. چوار بنەمای سەرەکی بنەمایە بۆ ئەوەی کەوا هەر شارستانیەتێکی مرۆڤایەتی دروست بێ. یەکێ لە بنەما سەرەکیەکانی دروستبوونی هەر شارستانیەتێک لە ڕاستیە بریتیە لە سنوورێکی جوگرافی، واتە تۆ بێ سنوورێکی جوگرافیایی دیاریکراوت هەبێ، زەمینەیەکی گونجاوت هەبێ هەتا ئەم شارستانیەتە دروست بێ. دووەم بریتیە لەلایەنی ئابووری بۆ ئەو شارستانیەتە، واتە ئەبێ لایەنێکی مادیت هەبێ تا بتوانی پەرە بە بوارەکانی شارستانیەت بدەی. بەڵام دوو خاڵی زۆر گرنگی ترمان هەیە کە بنەمان بۆ دروستبوونی ئەو شارستانیەتە. ئەوانیش بریتین لە سێمیان بریتیە لە ئاین، کەواتە پێویستە ئاینێک هەبێ. بۆرە خاڵی چوارم تاوان بڵم ئاینە بۆی کە زیاتر قسەی لەسەرکەم. خاڵی سێمیان بریتیە لە هونەر، واتە هونەر بە مانا معنەویەکەی، واتە بە مانایەکی تر مانای بەهرەداری کەسەکان. ئەبێ بەهرەیەکیان تیا بێ هەتا بتوانن ببێتە زمانی ئەو شارستانیەتە، کەواتە هونەر بۆ خۆی دوجار زمانە بۆ شارستانیەتەکان. نقطەی چوارەم کە گرنگە بۆ شارستانیەت وەکو باسمان کرد بریتیە لە ئاین. ئەگەر هاتوو هەر شارستانیەتێک ئاین بە مانا ڕۆحیەتەکەی ئاینێک نەبێ لە پشتیەوە کە پاڵ نەبێ بۆ دروستبوونی ئەم شارستانیەتە، ئەمە لە ڕاستیدا ئەم شارستانیەتە دروست نابێ. ئەمەش قسەی ئێمە نییە، قسەی هەموو ئەو بیریارە گەورانەیە کە لە ساڵانی سەرەتای سەدەی بیستەمەوانێ ئیشیان لەسەر شارستانیەت کردووە، کتێبیان داناوە، مجەلەداتیان داناوە لەسەر بواری شارستانەکان. لە دیارترینەوە کەسانەش دەتوانین بڵێن تۆین بیە کە نووسەرێکی بەناوبانگی بەریتانیا لە ساڵی چلەکانەوانێ کاری لەسەر ئەوە کردو، کتێبی داناوە. بۆ نمونە کتێبێکی بەناوبانگی هەیە بە ناوی الحەضارەة فی المیزان،
و لە ساڵی 44 کتێبی چاپ کردەوە بکراوەتە عەرەبیش باتە شارستانیەت لە ترازوودا هاتۆ باسی ئەوە کات کە ئەڵێ شارستانیت یەکێ لە هەرە بنەما هەرە سەرەکیەکانی بریتیە لە ئاینێک ئەو هاتۆ نمونەی هێناوەتەوە لەسەر ئاینی مەسیحی و لەسەر ئاینی ئیسلام هەرچەندە لە دوجاردا لە ئێستادا کەسێکمان هەیە کە یەکێکە لە هەرە دیارەکانی ئەمریکی ئێستا حالیەن و قسەی هەیە لەسەر شارستانیت ئەڵێ شارستانیەتی لایەنی ڕۆحی لە شارستانیەتیەکانیشدا دیسانەوە شارستانیەتی مەسیحی ناتوانێت بێ بە شارستانیەتێکی پێشەنگ چونکە ئاینی مەسیحی بریتیە لە ئاینێکی خودا مرۆڤی قسەی ئەمە قسەی من نیە قسەی ئەو کەسێز کە نای بێرنارد لیویسە ئەڵێ ئاینێکی خودا مرۆڤیە ئەم خودا مرۆڤیە وای کردووە کە شارستانێک ناتوانێت لەسەر بنەمایی پێوی دروست بێ بۆیە مرۆڤ پێویستی بە شارستانێکە کە خودایەکە بێ لەسەر و خۆیەوە ڕۆحانیەتی هەبێ و پاڵی پێوە بنێ خودایەکیش کە لەسەر و مرۆڤەوە هەبێ و لە هەموو ئاینەکانە کۆی گەیتەوە تەنها لە ئیسلامەوە هەیە بۆیە ئەڵێ وردە خەریکە غەزوی ڕۆحی شارستانی ئیسلامی بەرەو ئەوروپا خەریکە هەنگاوە نەشانگای ناو خەریکە هەنگاوانێ بۆیە ئەڵێ پێویستە ئەم شارستانی دیتر بەرگری بکەین لەم لایەنە ڕۆحی کەواتە بگەڕێنە سەر پرسیارەکەی سەرەتای جەنابەت شارستانیەت چییە؟ شارستانیەت بریتیە لە هەموو ئەو جێماوە مرۆیانەی کە هەم معنەویتیایە هەم لایەنی مادیتیایە واتە مادی و معنەوی تەواوکاری یەکترین لە دروستبوونی شارستانیەتێکی تەندروست و کامڵدا ئەگەر هات و لایەنێک یەکێکیان نەقص بێ ڕۆحەکە نەقص بێ لە مادەکە ئەو شارستانیەتە لەقە بێ دروستە بێ بەس لەقە بێت و شارستانیەتێکی متەکامیل بۆ ئەگەر وردیشیکەینەوە سەر تاکەکان ئاینە ئەوانە قبوڵەکە کە گرنگی بە ڕاهبانیەت و گۆشەگیری و ڕۆحیانە دەدەن ناوانش کە تەنها خەمی تێرکردنی جەستە و جوانی جەستیان دکتۆر باست لە ئاین کرد وەکو تۆینبی ئاماژە بەوەکە وەک نقطەی چواری ئەو وتەی پێشوش هەر ئاین بنەمایەکی سەرەکیە بۆ شارستانیەت ڕۆژهەڵات مەڵبەندی ژیان و نیشتەجێبوونی پێغەمبەرانی خوا و دابەزینی ئاین و پەیامە ئاسمانیەکان بووە خەڵکێکەیە دەگونجێ بپرسێ ئاینەکان بۆچی نەیانتوانێت شارستانیەت دروست بکەن مەبەستمەوەیە ئایا ئەمە هەڵەیە کە پێمان وابووە ئاین نەیتوانیوە شارستانی دروستکە یان ئێمە هەڵەکە لەوایە کە خەڵکێک تەنها شارستانیەت لە داهێنانەکانی ئەمڕۆیە ببینێت بێگومان ئێمە نزیکەی سەدەیەکە بەهۆی هەیمەنەتی مێژوونووسانی ڕۆژ ئاوایی بەسەر ڕۆژهەڵاتەوە ئەو شتێکە پێوترێ پاکسی ڕۆژ ئاوا بەسەر ڕۆژهەڵاتەوانێ وای لێ ئێمە کردو شارستانیەت و کللتوری خۆمەمان لەبەر چاودا نەمێنێ ووا تێبگەین کە هەرچی ئاینە ئەبێتە هۆی داڕمانی شارستانیەت دەی بە پێچەوانەوە من قسەی فەیلسوفانی ئەوروپا مێنایەوە پێش فەیلسوفانی ڕۆژ ئاوایی مێنایەوە بۆی کە ئێمە بیسەلمێنین بڵێ ئاین بنەمایە بۆ دروستبوونی شارستانەکان بڕۆ شارستانە کۆنەکان بکەنەرەوە ئاینی لێ دەربکە هیچ مانایەک نامێنێتوانێ حتا هوەری کۆنی ناو شارستانەکانیش ناو شوێنەواری کۆنکەیەم باسی لایەنە هوەرەکانەکەین ئاین دەستێکی باڵای هەیە ئەو ئاینە کۆنانی کە پێشوە هەبووە دەستێکی باڵای هەیە لە دروستبوونی ئەو جێماوە هوەریانەی کە ئێستا ئێمە هەمانە بەشێکی بۆ دروست بۆ خواوەند دروست کراوە بتێک دروست کراوە پەیکەرێک دروست کراوە کە ئەمە دوجار ئێستا ماوەتەوە شانازێکی شارستانیانەی کۆنی پێوە ئەکرێ لە ڕاستیدا ئەوە ئاینێکی ئەو کاتە پاڵنەڕوە بۆ دروستکردنی ئەو بابەتە کە خۆی لە خۆیدا ڕەنگە ئاینەکانی دیکەش ڕێگەیان نابێت لە هەندێک لە جێگەیە بە دروستکردنی پەیکەرێک بنمونە ئەوە خۆی گەورە لە قورئانە باسی ئاینەکانی پێش ئیسلام هەبوو باسی حەزەری سولەیمانەکە کە پەیکەری بۆ دروست کراوە مەبەستمان لە چیە لێرەیە کە حتا شارستانەکانی پێشوش کە ئێستا ماونەتەوە و هەموو دنیا شانازیان پێوەکە هەڵکردن و بە دووادات چوونیان بۆەکەین بریتە لەوەی کە ئاین ڕۆڵی سەرەکی هەبووە لە بنیادنانی ئەم شارستانەتە ئەوە ئێمە کە ئێستا وامان لێ هاتووە شارستانیەتمان لەبەر چاوکەوتووە یاخود پێمان وایە کە ئاین بناغەیەک نییە بۆ دروستبوونی شارستانیت ئەوە پاکسێکە کە نزیکەی 100 ساڵێکە و 100 ساڵێک کەمترە کە وای لە ئێمە کردووە وا تێبگەین کە شارستانیت لە ئاینەوە دوورە ئاین نابێتە هۆی دروستکردنی شارستانیت ئەمەش ئەو کللتورە ئەوروپیەیە کە لە دوای ڕێنسانسی ئەوروپاوە وردە لە ساڵی 1990ەوە ئیتر وردە خۆیان کە هەوڵیاندا لە سەدەکانی ناوەڕاست لە ساڵی 1600 1970 ڤۆڵتێر و پاشان دەیری هاتن بە دوای یەکدا حتا
کە باسی ئەوانەی کۆنی ژەکرێکە هەوڵیان داوە لە دروستبوونی شارستانێتی سەدەکانی ناوەڕاست و ئەوەی کە پێوترێن نەهەزەی ئەوروپی لە ڕاستیدا بۆ خۆشیان بەشێک باسی ئاینیان کردووە کاتی ئەوان زڵی ئاینی مەسیحیەت بوونەوانێ و وایە نیشاندا کە ئاین نابێتە هۆی دروستبوونی شارستانیەت و ئاین لە ناوبەری شارستانیت و خۆیان وردەوردە لێیاندا بەتایبەتی لە سەردەمی ڕێنیسانس لە سەدەکانی ناوەڕاستە ئەمە بۆ ئێمەش پەڕیەوە نیشانیان دای هە لە سەردەمی عوسمانەکانەوە نیشانی ئەوە دراکە ئیتر دەوڵەتی عوسمانی دەوڵەتی نەخۆش و ئەوم بۆتە هۆیەوەی کاوە وێران بێ اینجا دەوڵەتی ئیسلامات و ئەنجا وردەوردە لێی درا هەتا گەیشتە ئەو ڕادەی کە ئێمە تێبگەین لە زانکۆکان شەوا تێگەێنراین کە تێبگەین کە شارستانیت ئیتر بۆتە هۆی ئاین بۆتە هۆی لە ناوبەری شارستانیت و شارستانیەتی وردەوردە بەرە ناوچوون و لە ناوبردن بردووە لە کاتێکە ئەمە ڕاز نییە ئەگەر بچینە سەر ئەو بیریارە مەزنانی کە لە بواری شارستانیت لێکدانەوەیان کردووە لە ڕاستیدا هەموو پێچەوانی ئەومان بۆ دەرەکەوێ کەسێکی وەکو گەورەی وەکو وەلدیۆڕان کە کتێبێکی گەورەی داناوە 42 بەرگە ئەم 42 بەرگە بە ناوی The Story of Civilization واتە قصة الحضارة باسی چیەکە باسی ئەوەکە لە چەند شوێندا جەبە گرنگیەوە باس جەخت لەسەرەوەگاتەوە کە شارستانێتەکانی میزۆپۆتامیا شارستانەکانی میسڵ شارستانێتی ئەوانی میزۆپۆتامیان جا چەندانەیەکن لە ئەکەدیەکان و لە بابلیەکانەوە لە ئاشوریەکان لێرەی ئەڕوا هەتا وەگاتە شارستانێتەکانی ئەمانی کە لە مەنتیقی کوردستانی خۆمانە هەبوون جا شارستانێتی دوای ئەوان شارستانێتەکانی سەردەمانی یۆنانیەکان جا لێو پەڕێتەوە فارسەکان جا لە دوای ئەوانەوە بێتەوە هەتا هاتنی ئیسلام و جا لە دواییشە کە ئەمانە هەمووی ئاین پاڵنەری دروست بوونی ئەم شارستانەتانن کە ڕۆڵیان هەبووە ئەو شارستانیەتەوەی کە خوێندومانێتەوە ئەو شارستانێتی کە ئاین بناغە و بنەمای دروستبوونی بووە هەمیشە مرۆڤ سنتەر و چەقی شارستانیەتەکە بووە بۆچی لە ئێستادا لە شارستانیەتی یا بەناو شارستانیەتی ئەوروپیدا مرۆڤ نامۆ بۆتەوە مرۆڤ بۆتە ڕۆبۆتێ مرۆڤ ینی کوشتەی دەستی شتێکە بە ناوی شارستانیەتەوە کە ڕۆژتایەوارە وەکو ڕۆبۆتی ئەهێنرێەوە برێ و سەرنجام نە ئامانجێکی دنیا قیامەتیشی هەیە نە خۆشگوزەرانیەکی دنیا لە ڕاستیدا ئەوەی کە لە شارستانیەتی ڕۆژئاوادا هەڵە سوڕێ بریتە لەوەی کە سەرمایەداری زاڵە بەسەریدا واتە مرۆڤ دوجار وەکو ئامێریەکە پێویستە ئیش بکە پێویستە کار بکە و بجوڵێ و مەشغوڵ بێ لە پێناوی ئەوەی کە بژی ئەگەر هاتوو تەمەنێکی هەیە ئەم تەمەنی لە کاررا بەسەر نەبا و نەجوڵێ نان نییە بیخوا لە بەرامبەردام ئێم باسی وڵاتانی سۆشیال دموکراتەوانی کاندێک پارۆ ئەوانە سەرفەکەن بەس باسی شارستانێتی بەعام ڕۆژئاواکەین بە تایبەتر باسی ئەمریکا بۆیە مرۆڤ تایدا پێویستە وەکو ئامێرێک کار بکە پێویستە خزمەت بکە پێویستە بێتە پێشەوانێ دوجار ئەم شارستانیەتەش ئەبێ چینە سەر بناغی خۆی ئایا شارستانێتی ڕۆژئاوا لەسەر چ بنەمایەک دروست بووە ئەمە خۆی لە خۆیدا قسە هەڵەگرێ ئایا شارستانیەتی ڕۆژئاوایی لەسەر بنەمایەکی تەندروست بنیاد نراوە لەسەر بناغەیەکی تەندروست بنیاد نراوە بناغەیەک هەیە بۆ هەڵچنینی ئەم شارستانیەتە یاخود نەخێر و پێچەوانەوە بناغەیەکمان هەیە کە بناغەی مادیگەراییە کە تەنها و تەنها مرۆڤ سنتەر نییە تایدا بەڵکو مادە سنتەرە تایدا مرۆڤ وەسیلەیەکە بۆ بەدەستێنانی مادەیەکی زیاتر مادەش بێگومان بۆ چەند کەسێکی دیاریکراوە مادەش بۆ چەند کەسێکی دیاریکراوە بۆیە من قسەیەک هەیە لە بواری هەردوو شارستانێتی ڕۆژئاوایی توانم بڵم ئەوروپی و ئەمریکی باز لەوە کرا کە ئایا چی بکەین بۆ ئەوەی کەوا یاسا تەطبیق بکرێت بۆی کە بەها باڵاکان ئەخلاق تەطبیق بکرێت لە ناوچەی لە شوێنەکاندا زۆر بیریان کردەوە چەند بیریارێک باسییان لەوە کرد ئێمە پێویستە هەندێکیان وتیان پێویستە ئێمە بە بواری ئەخلاقیشت تەطبیق بکەین واتە خەڵک فێرکەین لەسەر بنەما ئەخلاقیەکان هەندێک کەشیان وتیان نەخێر بە یاسا ئەبێ خەڵک بنەما بگۆڕێ وڵاتانی ڕۆژ ئەمریکی لەسەر ئەو بابەتە بیریان کردەوە تابەتی شارستانیەتی ئەمریکا کە بێ یاسا تەطبیق بکرێ وڵاتانی دیکەوتیان لە ڕێگەی ئەخلاقەوە ئەو فەیلسوفانی کە بیریان بەلای ئەوە ڕۆی کە باسی ئەخلاق بکەن لە دروستبوونی شارستانیەتدا وتیان پێویستە کەسایەتەکان لەسەر بنەمایەکی تەندروست بنیاد بنێن کە ئەگەر هاتوو لە شوێنێکا بوون ئەم کەسە لە مناڵەوە پەروەردە بکرێت لەسەر بەها ئەخلاقیەکان بۆ نمونە دزی نەکا بۆ نمونە کاری خراپ نەکا بۆ نمونە ڕاوڕود نەکا بۆ نمونە شتی خراپ نەیەتە بەرچاوی خۆی وتیان چی بکەین وتیان بۆ نمونە ئەگەر کۆمەڵێک مناڵ بێنی پەروەردەیەکی بیخیتە ناو سوپەرمارکێتێک و کارەبای هەستە بکوژێنیتەوە چی ڕوادا وتیان ئەگەر لایەنی ئەخلاقی بێ بێگومان چی ناکە دزی ناکە ئەوەستێت هەتاوەکو کارەبا دێتەوە و لە شوێنی خۆی ئەوەکە چۆ هیچ کامێرە شتێک نامێنێ بە ئەگەر هاتوو لایەنی یاسایەکە بێ کاتێک کە چاوی یاسات کوژانەوە ئامادەیە هەموو شتێک بکات
بۆەوەی کەوا یاسا چاوی لەسەری نییە. ئەمە چۆن چارەسەر کراوە لە شارستانێتی ئیسلامیدا بۆ نمونە بە چارەسەرێکی خودایی چارەسەر کراوە کە خوای گەورە فەرمێ إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. لە ئیسلام لە شارستانێتی ئیسلامی کە شارستانێکی بەهایەکی ڕۆحی ئەخلاقیە و بە مەسائلەکان بەچی چارەسەری کردووە بەوەی کە پێ دەڵێ ما يلفظ من قول فەرمێ لەسەر لای ڕاست و لای چەپت چیتیایە وەکو مەفهومی ئەمڕۆ دوو کامێرە چاودێرتە ما يلفظ من تەنانی یەک وشە دەرناپەڕێ إلا لديه رقيب عتيد کە تەنهای کە چاودێرێک بەسەری وشەکان وشەکەتەوە و بۆ تۆمارەکە دەی کە ئینسان ئەمەی زانی لە هەر شوێنێکە ئینسانی مسلماندانی بەها ئەخلاقیەکانی بەرزە ئەخلاقانی بەرزە چکە لە قورئانەوە ئافەرمێ ئەمری پێکا کە پێویستە بۆ جۆرەوێ بەڵام کە لە شارستانێکی ڕۆژئاواییە ئەمەی نەکرد دینی دەرهێنا لە شارستانێتەکە سێرەکەین گەیشت بە چی پاشاگەردانیەک ئەو تا بەر چاوی خۆمانە بینین کە ئەگەر هاتو چاوی یاسا نەمێنێ هەمووی ڕاوەڕووتە ڕۆدا کەواتە کەسەکە خۆی پارێزگاری لە خۆی بکە ئەبێ خۆی پارێزگاری لە خۆی بکات بۆ چونکە چاوی یاسا نەما کامێرە نەما ئەگەر لە قەناعەتی ئەم کەسەیە چانرا هەر لە منداڵە کە تۆ خوایەکێ و چاودێریی کامێرەیە بەسەرتەوانێ ناتوانانی تاڵانی بکەین ناتوانانی دزی بکەین ناتوانانی زیان بە بەرامبەرەکەت بگەێنی کە نەسی ئەمانە نەسی ئاەتی قورئانی تۆمار کراوە بە نەسی ئاەتی قورئانی پێ دەڵێ کە تۆ ئەمە جیاوازەکەی لە بینی شارستانێتی ئیسلامی شارستانێتی ڕۆژئاواییدا پێ دەڵێ کە تۆ چاودێری هەیە لەسەرتەوە و بێ ئاگادار بی لەوەی کە هاتە نحن أقرب إليه من حبل الوريد خوای گەورە فەرمێ دەماری لامرت نزیکترین لێتانەوە کە ئەمە ئەفەرمێ لە قورئاندا کەواتە تۆ بۆت نییە بە کورتترین دەستەواژە ناتوانانی لە هەموو شتێ بکەی تۆ ڕاستە لە دنیای ئەتوانی هەموو هەڵس و کۆتون بەڵام ناتوانانی هەموو شتێکی خراپکەی بۆ چووکە تۆ ئیمانت هەیە بە چاودێرێکی خوای جیاوازی نێوان شارستانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە مادیگرایەکەیە ئەو ئیمانی بەس بەم دنیاە هەیە و ئەبێ بەم دنیای خۆی جوانکە ئەگەر هاتو لە دەستی چوو هەموو شتێکی لە دەست چووە و ناتوان لەم دنیاە جوان بێ ناتوانێت بەرەو پێشەوە بچێ شارستانێتی ئیسلامی نە ئیمانی بەم دنیا هەیە بۆ دنیا ئەم دنیا کات بە کێڵگەیەک بۆی کە ئەو دنیای پیاوەدان بکات ڕاستە زۆر باشە دکتۆر بە واز لە شەقاوەچێتی و دڕندەی ئەمریکا و یەکێتی سۆڤێت لە ئەفغانستان و سووریا و عێراق و هێرۆشیما و ناکازاکی و لە وڵاتانی تربێنین بە تایبەت ئەو وڵاتانی بە تایبەت ڤێتنام کە ئیتر ترۆپکی بەدڕەوشتەکانی ئەمریکای بەرامبەر بە گەلی ڤێتنام یا لە عێراقا ئەبوو غرێب و سەدان شتی دیکە بۆچی تەنانەت لە ناو خۆشیدا ئەوروپا یا شارستانێتی ڕۆژاوا لەگەڵ ڕێزمان بۆ جەنابەت و بینەر بۆ گەنە ینی داڕووخاوە بەڵام ئێمە لێرەوە لەگەڵ خەڵکە عوامەکە و تەنانەت کۆمەڵێک کەسایەتی زۆر عیملاقی جیهانی ئیسلامیش سەرسامی خۆیان بە شارستانیەتی ڕۆژاوا دەرەبڕن. بەڵێ بەداخەوە ئەمە تێنەگەیشتنە لە شارستانەکان ئێمە هەندێک تایبەتمەندیمان هەیە خەڵکی ئێمە بە عام وای لێ هاتووە کە تەنها بە مەزاهیر تێیەکەوێ مەزاهیر تێکەوێت و مەزاهریش بە جۆرێک دەستی دراوەتێ لە ماوانی ئەخیرا کە جوان کراوە لە لای خەڵک بۆ نمونە ئێمە لەبەر چاوی خۆمانە بەردەوام ئەبینین کە ئیعلام ڕیکلام جۆرێک دەور و پشت و شوێنەکانمان بۆ جوانەکەن ئەیهێنە پێش چاومان کە ئیتر وا تێگەیشتوین کە هەموو دنیا شامی شەریفە بە تایبەتی لە ئەوروپا وا دێتە پێشچاومان کە ئیتر لەوێ بە هەشتێکە و لەسەر دنیا لەسەر زەوی دانراوە هەموو ئازادیەکان فراهەمە هەموو مافەکانی مرۆڤ فراهەمە لە ڕۆژئاوا لە ئەمریکا ئیتر قیمەی دیموکراتیەتە هەموو شتێک لە پێشەوەی و هەموو هێزێکێتە پێشەوە باشە ئەگەر لە ئەمریکا قیمەی دیموکراتیەتە بۆ نەماندی هێزێکی چەپ لە ئەمریکا بتوانێت بێتە پێشەوانێ هێزیەکانی چەندین ساڵە بەپێی یاسا چەپەکان لە ئەمریکادا بۆیان نییە خۆیان هەڵبژێن و پار دروست بکەن بە دلیلی ئەوەی کوبا لە تەنیشتیانەوەیە چەندین ساڵە کە تووشی چیک نەکراوە چەند چەپێنراوە لەسەر ئەو بوارە ئەگەر ئەمە قیمەی دیموکراتیەتە نەخێت دیموکراتیەت لە چوارچێوەیەکدا لای ئەوانیش بەسەند دەکرێت لێرەوە پێم خۆشە بچینە سەر بۆچوونی فەیلسوفەکانی خۆیان لێرە تا پێم وەزیاتر حەزەکەم باسی کتێبێک یاخود بیریارێکی ئەوروپی بکەم کە هەر لە سەرەتای ئەم سەدەی ڕابردووانێ بیری لەوە کردەوە کە ئەم شارستانیەتەی ڕۆژئاوا ئیتر بەرەو لە ناوچوونەچێ و ئیتر وردەگەیشتە لە قۆناغی کۆتایی ئەم کەسایەتی ناوی شپنگلەرە ئەرسۆڵت شپنگلەر کە یەکێکە لە بیریارە هەرە گەورە ئەڵمانیەکان و کەسایەتێکە بۆ خۆی لە ساڵی 1970 لە 1970کانە لەدایک بووە و ئەم کەسایەتی لە ساڵی 1970 کتێبێک دەرەکە بە ناوی
تدهور الحضارة الغربية واتە داڕمانی شارستانیەتی ڕۆژئاوا. ئاماژە بۆەوەکە کە شارستانیەتی ڕۆژئاوا ئیتر وردە بەرەو ناوچوونەچێ. ئەم کتێبە لە ساڵی 1923 جاری کە پیاد چۆوانێ دوای وەرگێڕایە سەر زمانی ئینگلیزی، دوای کتێبەکە کراوەتە سەر زمانی عەرەبی بە دوو بەرگی گەورە. ئەم کتێبە ئاماژەی زۆر وردی تایە، هاتۆ شارستانیەتەکانی بەش کردووە. ئەو پێی وایە کە شارستانیەتمان هەیە و ڕۆشنبیریشمان هەیە. ئەڵێ دوو شتە هەیە پێویستە لە یەک جا بکرێنەوەوانێ. یەکەمیان سەقافەتە ڕۆشنبیریە، یەکیشیان شارستانی دەڵێ وانی کە شارستانێتن لە کۆنەوە هاتوون وەکو بابلیەکان میسرەکان شارستانێتی کۆنی مەسەڵەن میزۆپۆتامیا، شارستانی یۆنانیەکان، شارستانی فارس، شارستانێتی ئیسلام، شارستانێتەکانی مەسیحیەت وڵێ ئەمانە هاتن وردە بەرەو پێشەوە هاتوون و بەرەو کۆتاییەوە تەبەنی هەر شارستانێتێک نزیکەی 1000 ساڵێک تێپەڕێ، هەر شارستانێک 1000 ساڵێک تێپەڕێ. ئەڵێ بەڵام ئەمەی کە لە ڕۆژئاوا دەگوزارێ شارستانیەت نییە. ئەڵێ ئەمەی لە ڕۆژئاوا دەگوزارێ بریتیە لە ڕۆشنبیریەکی دیاریکراوە، واتە جۆرێک لە سەقافەتە کۆکراوەیەکە هەوڵی داوەکە بەرەو ڕۆشنبیری بڕەوە. ئەو پێی وایە کە شارستانی ڕۆژئاوا ئیتر لە سەرەتای لە سەردەمی ئەو خۆیاڵێ ئەڵێ لە سەرەتای تەمەنی پاییزی زستانی خۆیەتی ئیتر ئەڵێ شارستانی وەرزی هەیە، چوار وەرزی هەیە، وەرزی بەهاری هەیە، وەرزی مەسەڵەن هاوینی هەیە و پاییزی هەیە و ئەنجا زستانی هەیە. ئەڵێ ئەمەیتر لە سەرەتای زستانایە شارستانێتی ڕۆژئاوا، چونکە شارستانێتێکە تووشی زۆر دڕندەیی بووە، تووشی ئیستعماری بوو، داگیرکاری گەورە بووە، ڕۆشتووە هەموو وڵاتانی دنیای داگیر کردووە، دەستی بەسەر دنیایە گرتووە، خەڵکە چەوسێنێتەوە، خەڵکەکە بە کۆیلا، خەڵکی وڵاتانی ئەفریقی ئەکاتە کۆیلا ئەیباتە لای خۆی داگیریانەکە، دەزەگرێ بەسەر ناوچەکانیاندا و لە وڵاتانەدا ئەیان خاتە ئەیان چەوسێنێتەوانێ بە کۆیلایانەکە. خەڵکێکی زۆر لە پێناوی مادیگراییە دروستەکە، دنیا بۆ بە دنیای مەسەڵەن دنیا بۆ بە دنیای سەرمایەداری، کارگا، مەسانێع، ئەم شتانە خەڵک بەکاری هەنرێتیایدا. ئەڵێ ئیتر بوارەکانی هونەر فرامۆش کراون، ئەوەی کە لە سەرەتاوە باسمان کرد، ئەڵێ بوارەکانی ژیان فرامۆش کراون، وای لێ هاتووە وردەکە ئیتر شارستانیت بەرەو داڕمان و داڕوخان بڕوە. بۆ چونکە ئەڵێ ڕۆح لە شارستانیەتەکەیان نەماوە، ڕۆحیتیان نەماوە و ئەو شارستانیەتە بەرەو ئەواچە تا لەمە ڕەخنەی زۆری لێ گیرا کاتی خۆی، بەڵام دەنگدانەوەی زۆریشی هەبوو. ڕەخنەی لە گیرا لایەن ڕۆژئاوایەکان خۆیانەوە وتیان شتیوەن دوای بیریان کردەوە تێ خۆمە ڕاستە ئەم قسانە، یعنی ئەم نەزەریە ئەم تەرحە ڕێیتەیە چێ کە بەڵێ بێگومان ڕۆحی شارستانەکە خەریکە وردە لە ناوەچێ. جیاوازی نێوان شپنگلەر لەگەڵ تۆینبیدا لەوە خۆی بینێتەوانێ. شپنگلەرە توانین بڵین باسی دین ناکە، باسی ڕۆحەکە، لە ڕۆح لە ناو شارستان، بەڵام تۆینبی ئەڵێ ئاین بنەمایەکە بۆ دروستبوون و پێشکەوتنی ئەو شارستانەتانەکە لە ڕابردووە باسمەکرد. کەواتە ئەم کتێبە ئەگەر بکەین بە بەڵگەیەک لەسەر قسەکانی خۆمان کە لەم بەرنامەیەمە بەسمان بێ ئاماژەی بۆ بکەین، بەڵێ شارستانیەتی ڕۆژئاوا ئەو مەزهەرە جوانە نییە کە هەموو مافەکانی تیابێ و مافەکانی مرۆڤی تیابێ و هەموو چەشنە باڵاکانی لە هەموو ڕوانگەیەکەوتیا هات بێتە دی و ئیتر لەو پەڕی پێشکەوتنان. بەڵێ لە ڕوانکەی یاساییەوە شتی یاسایی جوانیان پێڕەو کردووە، بەڵێ لە ڕوانکەی لایەنی پیشەسازیەوە شتی جوانیان بەرهەمهێناوە، بەڵێ لە ڕوانگەی کۆشک و تەلارەوە شتی جوانیان بەرهەمهێناوە. ئەمانە هەمووی لەبەر چاوە گیرێ، بەڵام هەندێک بەهای ڕۆحی زۆر بەرز هەیە لە ڕاستیدا لەو شارستانیەتەیە تایە لەقە. بۆیە بە بۆچوونی من وەک توێژەرێک لە بواری شارستانیەت پێم وایە کە شارستانیەتی ڕۆژئاوا لەقە، واتە شارستانێتێکە لایەنە مادیەکانی تایە. دوو بنەما سەرەکیەکەی کە من پێناسم بۆ کرد لە سەرەتای بەرنامەکە، بەڵێ تایەتی دوو لایەنی پیشەسازی و لایەنی پێشکەوتن و لایەنی جوگرافی و لایەنی ئابووریان بەهێزە، توانیویانە خۆیان ڕاگرن، هەیمنەیەکی خۆیان بکەن. بەڵام لە ڕاستیدا لایەنەکەی تری کە لایەنی ڕۆحیە لەم شارستانێتەیە پەکێتی لاوازە. بۆیە ئەم لایەنە ڕۆحیە تا ئێستا نەیتوانیوە بێتە پێشەوانێ و نەیتوانیەوە بێت وردە خۆی نمایش بکە بە شێوازێکی دروست و لەسەر ئەم بنەمایەش شارستانێتێکی پتە و بنیاد بندێ. ڕاستە بە مەزاهیر بنیاد نراوە، بە ئیعلام و بە ڕێکلام و بەوە بنێ، بەس ئایا لە ڕاستیە وایە؟ ئەمە قسەی ئێمە نیە، قسەی زۆرێک لە فەیلسوفەکانە کە بیریارانە کە باس لە شارستانێتی ئەمریکی خۆیان ڕخنە لە خۆیانەکەن کە ئەمریکا تەنها بریتیە لە نمایشکردنێکی خۆی، کۆمەڵێک ئیعلام و کۆمەڵێک فەوزای گەورەی بۆ خۆی ناوەتەوە، بەڵام لە ڕاستیدا لە ناوەخنا بەو جۆرە نییە، بەو جۆرە نییە کە ئەوکە بە بەڵگەی ئەوەی کە دیارترین دلیل ئەوە تا بەرگە ناگرێت لە بەرگەی ئەزمەیەکی اقتصادی قروز ناگرێت کە ئەگە بەرامبەر بێت. ئەوە تا ئەمڕۆ سەیرەکەین لە جیهاندا زلهێزێکی تری لێ زیندوو بۆتەوە کە سینە، سین بە ئاشکرا هەڕەشا ئەکات. سەیرەکەی لە بەرامبەردا سین کە خاوەنی
قوڵیەکە لە شارستانیەتە سیرەکەین هەڕەشەی چیرێکە ئەڵێ ئێمە خەریکە ئەگەینە لێواری جەنگی سارە مەقسەی وەزیری خارجی سینە خەریکە ئەگەینە لێواری جەنگی سار لەگەڵ ئەمریکادا کە تازەترین لێدوانێتی کەم قسەی کردو ئەگەر بگەنە جەنگی سار لەگەڵ ئەمریکادا کەواتە ئەمە مانای ئەوەیە کە وردە ئیتر پوکانەوەی دەست پێکە سەرەتا هێزێکی ماکیاڤێلی قسەیەکەیە کە زۆربەی زۆری دیکتاتۆر و حتا ئەوانش کە دەیانەوێت حکومڕانیەکی سەرکەوتوو بکەن لەسەر قسەی ئەوە دەچن لە کتێبی میرە کە دەڵێ بۆ گەشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە ئەمە لە شارستانیە تا ڕێ ئەبێتەوە بەتایبەتەوەی کە جۆرج بۆش و سەرۆکانی تری ئەمریکا بۆ گەشتن بە ئامانجە مادی و سیاسیەکانی خۆیان سوپاکانیان بۆ دوورترین وڵات دەنێرن داگیرکاری وڵاتانی مسلمانەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا ئەمە لە شارستانیەتێکی ڕاستەقینە هیچ جێبێتەوە بێگومان لە شارستانێتی مێژوودا ئەگەر بێت و سەیری بکەین هیچ شارستانێتێک نەیتوانێت لە ڕێگەی هێز و زەبر و زۆر و خۆسەپاندنەوەوانێ بتوانێت کە دەسەڵاتی خۆی بسەپێنێ ئیلا مەگەر لەلایەنی ڕۆچوونێکی ڕۆحانی بێ بەسەر ئەو هێزانی تردا بە ئەخلاق ئێمە هیچ هێزێک نەبووە کە بە هێندەی مەخۆلەکان بەهێز بن لە مێژوودا مەخۆلەکان توانیان زۆر بەهێز بن و هەر کەسێکی بەڕەوڕویان هات لەنەت هێندە لەلایەنی دەرونیێوانێت تێکشکابوون هەر یان و مەغۆل هاوتر ئەژنویانشکا خەڵک یعنی ئەژنویانشکە ئیبن ئەتیرەڵێ هەروەک چۆن کە کەسێک باسیەکە ئەڵێ یەکێک بۆ تاو لەلایەنی دەرونیەوەی و کەسە ئەکەوتن تەسلیمە بوون کە ئەمە هێزێکی مەغۆلیە و هات دەی وای لێ هات مەغۆلەکان هاتن شوێنیان داگیر کرد گەیشتن هەتاوەکو نزیکی میسر چوون تا نزیکی میسر چوون نەجەنگی عینجالوودا تێکشکان بەڵام دوایی چیان بەسەر هاو مەغۆلەکان چونکە خاوەن شارستانیت نەبوون و تەنها بە هێزێکی مەزنەوە هاتوونەکەڵی مسلمان بوون یعنی وایان لێ هاو بە پەرۆشەوە هاتن گوێیانەگر کە مسلمان بن ئەم شتە تازەیە چیە ئەم دینە تازەیە چیە کە باسی دینەکە و باسی مساواتەکە و باسی واکە و وایان لێ هاو لەسەر دەستی مەغۆلە مسلمانەکانە چەند دەوڵەتێکی دروست دەوڵەتی ئیسلامی دروست بۆن منە دەوڵەتی ئیسلامی لە هەند دەوڵەتی ئیلیخانەکان لە ئێران کە ئەمانە دوایی ئەویان لێکەوتەوانێ کەواتە هێزی زۆر ئەگەر پاڵپشتێکی ڕۆحانیەت نەبێ لە پشتیەوە عەقیدەیەکی ئیلا هەر هەڵەوەشێ درەنگ تازوو کەوتووە هەر هەڵەوەشێ و ناوەڕۆکەکەی فشەڵە با ڕووکاری دەرەوەی جوان بێ با ڕووکاری دەرەوەی لە پێشەوە بێ چکەمە تەوفیقاتێکی لەگەڵدا نییە هێزێک ئێمە وەکو مسلمان دیارە ئیمانمان بە شتێک هەیە کە تەوفیقاتێکی خوداییش هەیە لە پشتی هەموو ئەو هێزانەوە کە یارمەتیدەری دروستبوونی هەموو شارستانی دەکەن و زۆر جار عقوبەیەکی خواییشە کە هێزێک زاڵەکە بەسەر مەجموعەیەکەیە هەتاوەکو بیرکەنەوانێ وئین تەوەلەو يستبدل قوما غيركم ثم لا يكونوا امثالكم ان الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بانفسهم تاو انسانەکان خۆیان وردە نەگۆڕن و چاکسازی لە ناوەڕۆک و ناخ و فکری خۆیان دانەکەن دیارە بنەمای گۆڕانکاری و بنەمای سەرکەوتن بۆ کەسەکانیش نایەتە پێشەوانێ زۆر باشە دکتۆر لە وەڵامی پێشوودا باس لە قسەی چەند فەیلسوفێک کرد لە لەقبوون و کڕۆڵبوونی شارستانیەتی ڕۆژاوایە فۆکۆیاما کتێبێکی کۆتایی مێژوو پێ وایە کۆتایی مێژوو لە ئەمریکا ینی کۆتایی دێ نووسەری کتێبی پێکدادانی شارستانەکان بەڵێ هانتینگتۆن ئەویش باز لەوە دەکا کە شارستانەتەکان پێکدا دەکێشن بە تایبەت شارستانیەتی غەرب و شارستانیەتی ڕۆژهەڵات و ئەوەی کە پێدەگوتی شارستانەتی ئیسلامی بەم لەقبوون و کڕۆڵبوونە ئەکرێ ئێمە بڵێن بەڵێ شارستانێت هێشتا هەر لە ئەمریکایە کۆتایی دێ و ئەم شارستانیەتی غەربە توانای ئەوەی هەیە شەڕەخۆش لەگەڵ شارستانەتی ئێمە ئیسلامیا بکە لە ڕاستیدا شارستانیەت بناغەیەکی پتەوی هەیە یعنی تۆ ئەگەر سیرکەی ئێمە لایەنی ڕۆحانیەتمان لە شارستانیەتی ئیسلامیا بەهێزە بەدەلیلی ئەوەی چەندین ساڵە هەجەما دەخرێتە سەر شارستانیەتی ئیسلامی بە چەندەها کتێبی لەسەر دەرەکرێت لەم 100 ساڵی دوایی و هەموو ڕۆژهەڵات ناسان خەریکن لەسەر شارستانیەتی ئیسلامی بەڵام نەیانتوانی هەڵی وەشێن قسەی سمێڵ هەندێکتۆن خۆیەتی کە ئەڵێ ئێمە توانین سەرکردەکان هەمووی بگرین سەرکردەی وڵاتان حتا بێرنار لیویسی مامۆستای سمێڵ هەندێکتۆنی ژەڵێ ئەڵێ ئێمە توانین کە هەموو لە پێکدارایی نەریتەکانە ئەڵێ ئەتوانین ئێمە سەرکردەی وڵاتەکان هەمووی بگرین بەڵام ڕۆحی مسلمانەکان ناتوانین بگرین چکە مسلمانەکان یەک دەستە ڕۆحنەوە بێغمە ساوەسەنەوە فەرمێ لە هەر شوێنێکە ئیدا ئیشتەکە منه ئازاون ئەگەر هاتو لاشەی پارچەی لە پارچەکانی جسم شکاتی گەر ئازاری هات هەموو لاشەکانی تری ئەگرێتەوە هەموو شوێنەکانی تریش ئەگرێتەوانێ
بۆیە تۆ مسلمانێک لە شوێنی گازارە چێژێ لێرەوە خەڵکێک پێی ناخۆشە وەلا بۆ چکەی ژۆستەکە دینەکە لەگەڵا یەک دینەوە ئەوە ئازاری ئەدات لەبەرەوە با چەنەها گروپ دروستکرێت چەنەها گروپی تەکفیری دروستکرێت چەنەها گروپی ئەوە مەسەلەن تونندڕە دروستکرێت بۆ ناشرینکردنی دین دروستکرێت خەڵکی دروستکرێکە لە دین با خەڵکی دروستکرێت وێنای ئیسلام کا با ڕیکلام کەمە ئیسلامە ئەمە ئەوەی لە بەرچاوی خەڵکە بەڵام ڕاستیدا مادەم قورئان هەرماوە و تەفسیرەکە لەگدانەوەی قورئانی بۆ خۆیمەوە کە خەڵکی بتوانین بخوێنێتەوە و شیکاری بکەم بێگومان لە ڕۆژ ئاواشەوە ئەمە وەردەورە دەرەکەوێت هەروەک لە دوجاردا لە تازەتی موتەکانی بێرناردیوس خۆیان ئەڵێ ئیتر وردەوردەوە خەریکە ئیسلام بەرەو ئەوروپا ئاچێت جا ئەگەر ئیسلام چێتە ئەوروپا یاخ ڕۆژ ئاوانێ ئەم مەفاهیمانە بچنە ئەوێ و خەڵک لێرەوانێ بتوانێت شارستانێتەکە وەرگێتەوە جارێکیکە ئەو کاتە هێزێکی گەورە دروست دەبێت بۆ چونکە لایەنە مادیەکە هەیە لەوێ ڕۆحەکەی نەقسانە ئەگەر لایەنە ڕۆحانیەکە بچێتە ئەوێ لەگەڵیدا لایەنە مادێک هەیە ئەوە توانێت شارستانێکی زۆر مەزن دروست بێ کە لە ڕابردووشە هەر ئەمە نیشان درراوە هەروەکو هەبووە لە شارستانێتی ئیسلامی لە ئەندەلوسکە یەکێک لە خەرە گەورەترین وێناکانی شارستانێتە بۆ هەموو مرۆڤایەتی و ئێستاش هەمیشە ئاماژەی بۆ دەکرێت شارستانێکی مەزنی وەکو شارستانێتی ئیسلامی لە سەردەمەکانی تردا ئێمە لەوە گەڕێکە لایەنە سیاسەکان ناو شارستانێت بازەکرێ و کە یەکێک باسی کوشتار و باسی ململانەی سیاسی و چونە سەر دەسەڵات و لای مێژووی لایەنە مێژوویە سیاسەکە بازەکرێت ئەی لایەنە شارستانێتەکە چی پێشکەش ئیسلام چی پێشکەش کردووە ئەوەیە کە ئێستا مرۆڤایەتی قەرزارەتی وەکو کەسایەتێکی وەکو کەسایەتێک و زێگریت هۆنکە کە کتێبێک دانێ شەمس الله تەسطو على الغرب کتێبەکە ئەڵێ خۆری خودایی بەسەر ڕۆژ ئاواوە هەڵهات کە لە شارستانێتی ئیسلامی بە جۆرێک بوو ڕۆژ ئاوایەکان چون هەموو لایەنە مادی و پێشکەوتن و حەزارەکانی شارستانی ئیسلامیان بۆ خۆیان برد و توانیان شارستانێکی مەزنی لێ دروست بکەن کە لایەنە مادیەکەی بەڵام هێشتا لایەنە ڕۆحەکەیان نەبردووە کە ئەویش بریتە لە لایەنی دینی ئیسلامی کە ئەگەر ئەوە پەیڕەو بکرێ بێگومان ئەو مەفاهیمانەژە توانین بڕینتیایە ئەچەسبێ بێگومان دکتۆر زۆر باشە سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەبوو عوبەیدەی کوڕی جەراح بە فەرماندەی سوپاکەی نێرێ بۆ ڕۆژهەڵات یان بۆ ئێران و شام پێی دەڵێ ئەگەر پلانت بۆ سوپاکەتدا ئەنا یەکێک لە بەهۆی نەزانینی زمانەوە وا تێگەی کە پێی دەفەرمووی وەرە پەنات بەم تۆ پەنای بەی مەیکوژە بەراوردیەکەین بەو ڕەشپێستەی کە لە ژێر ئەژنۆی پۆلیسێکی سپی پێست و ڕەگەسپەرستە هاوار دەکا هەناسەم پێ نادرێ خەریکە خنکێم ئاسمان و ڕێسمانیان فەرق حتا من خوێندومەتەوە کە ئیحتیلالی وڵاتانی بەریتانیا ئەمریکا کە ڕۆشتۆتە وڵاتێکەوە بۆ پوچەڵکردنەوەی ئەو مینانەی کە دانراوە بۆ سوپاکەیان تەنانەت وتویانە ئەسپ و لەگەڵ ڕێزماگوێ درێژ بەکار نایەنی چونکە پێویستمانە کۆمەڵێ ڕەشپێسیان بەسەر کێڵگەی مینە ناردووە و تەقاندویان تۆ لەوە خۆیان ڕزگار کردووە. ئەو ڕووداوی کە نزیکەی 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژە چێ ئەوروپا و دنیای گرتووەتەوە کوشتنی ڕەشپێستێکەوە پێشتریش بینیمان کە کۆمەڵێت زی و ڕاوڕوود لە مارکێت و شوێنە گشتیەکانی ئەوروپا بینرا کە ئەوەی کە قورئانە فەرمێ ماڵی مشریکین و کافرەکان وەکو خانووی جاڵجاڵەکە وایە زۆر لاواز و بێهێزە پێم خۆشە بەراوردی ئەمە بکەین کە بەتایبەت ئەو ڕەشپێستەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کوژرا شارستانیەتی غەرب و ڕۆژاوای خستە ژێر پرسیارەوە. بەڵێ لە ڕاستیدا ئەگەر بێت و بەراوردکەی مراوردەکە زۆر قوڵە یعنی ئێمە ناتوانین کە جیاوازێکە لە بینی ئەو دوانا بکەین کە چۆنە بۆچی چونکە لە ڕاستیدا ئەوەی کە ئێوێ شارستانێتی ئەوروپا بنیاد من یەخ بۆ لە ڕۆژ ئاوا بنیاد بنرێ شارستانێتێکە کە لەسەر بنەمای خوێن بنیانراوە ئەمریکا مێژۆکەی لەسەر چی دروست بووە هێندی سوورەکان کە لە ئەمریکادا بوون سیرەکەین بە مەدفع چون لێیانان خۆ ئێستش ئەو ناوانەی کە هەمانە ناوی سۆپەر و شۆڤلێت و ئەو شتانی کە شۆڤلێت بۆربوونەکەیشێک لە مارکە هەرە گرنگەکان ناوی سەرکردەی هێندی سوورەکان بوو کە چون دیفاعیانەکە لە خاکی خۆیان بەڵام ئەمانی ئەمریکا داگیرکەرەکان کە چون وڵاتەکەیان چونە وڵاتەکە مەدفع لێیانیان ئەوان ڕوبەڕویانە بوونەوە سەرکردەکان ئەوەندە لە مهم بوو بن ئستوڕە لەلایەن کە ناوی شۆفرلێت بوو دوای چون سیاریان لەسەر دەرکرد سیاریان لەسەر دەکرد کە ئەمە چۆن کەسێک لەسەر خاکی خۆی ئاوا پەلاماریا چتە پێشەوە دەیخۆ هەندی سوورەکانی قەتڵ عام کرد ئەنجا توانیان شارستانێتێک دروستکەن دوجار کاتێک بوون بە خاوەنی زەویزار ئەو ڕۆژ ئاوایی و ئەوروپیانی کە چوبوونەوە ئەمریکا و دەستیان کرد بەسەر زەویزارەکاندا و گشت و کاڵیان بە خۆیان کرد و چیان بە خۆیان بنێ کە بوون بە خاوەنی زەویزار چیان کرد کۆمەڵێکی زۆر کۆیلە و عەبدیان هێنا عەبدەکانیان هێنا لە ئەفریقاوانەیە ڕەشپێستەکان بۆ بەکاریان هێنا وەکو عەبد و کۆیلە و چەندین جار ئێمە من نمونەیە گەیەنموانێ لەسەر ئەوەی کۆڵم پاوەڵ لە یادداشتەکانی خۆیان شتێکی زۆر جوانە نووسێ کە کۆڵم پاوەڵ هەمای ناسین کە وەزیری دەرەوەی ئەمریکا
بوو کە تازەترین وەزیری ڕەشپێز بوو لە یادداشتەکانی خۆی نووسیوێتی یعنی لە کتێبەکەیان ئەتوان بگەڕێنە سەری سیرکردن کە ئاڵێ من لە جەنگی ڤێتنامە سەرکردەیەکی سەربازی ئەمریکا بووم ئەڵێ شەڕم کردو بۆ ئەمریکا ئەڵێ گەڕامەوانێ بۆ وڵاتی خۆم چوم لەوێ دابنیشم کە لە مەطعمێکە نان بخۆم یعنی شانازی بەخۆمەکەم کە لە ڤێتنامە شەڕم کردووە و شەڕم بە وڵاتەکەم کردووە هاتمەوە بۆ ئەمریکا ئەڵێ لە مەطعمەکەیە بە شەق و پاڵ هەڵیانامە دەرەوانێ جیان تۆ ڕەشپێستی بۆت نییە لە ناو مەطعمە نان بخۆیت مەطعمە نان خۆیت کە ئەمە تازەترین مێژوویەکە لە ئەمریکا کە سەگ دلۆری بینەران و جەنابتان لە پێش ڕەشپێستیشەوەیە لە ئەمریکا جا شارستانێتێک لەسەر ئەم بنەمایە بنیاد نرابێ هەر ئەوە دەرەنجامەکەیەتی کە لە دوجاردا ئەبینین کەوا ڕەشپێستێکیش بۆ جۆرە بەڵام خەڵکەکە وردە ئەتوانین بڵێن کە ئێستا خەریکە هۆشیارە بنەوانێ ئەمە یەکەم جاریش نییە کە شۆڕش بکرێت لە ئەمریکادا بێگومان لە مارتن لۆتەر کینگ کە یەکێکە لە ڕابەری ڕەشپێستەکان لە ئەمریکا یەکێکە لەو کەسانی کە لە ئەمریکا شۆڕشی کرد لە 1960 بەدەستی سپی پێستێکی پێستێکی ڕەگەسپەرست بەو کارە یادەماگیر بەو کارە ئەچێکە ئەکوژرێ لەبەرەوە ئەمریکا بۆ خۆی مێژوویەکی هەیە لەم بابەت یا ڕۆژ ئاوا بە عام مێژوویەکیان هەیە لە قەتڵ و عامکردنی خەڵکیدا و لە سیرکردنی خەڵکیدا لەسەر بنەمای ڕەگەسپەرستی لە کاتێکا عومەری کوڕی خەتاب لە یەکەم ڕۆژەی هاتنی ئیسلامەوانێ سیرەکەی یەکەم قسەی باسی کۆیلاکە ئەفەرمێ دەڵێت ئەفەرمێ چۆن ئێوە خەڵکتان کرد بە کۆیلا وەقەدمەهاتوهم ئەحرارن لە کاتێکا کە دایکەکانیان بە ئازادی ئەمانەیان لەدایک بووە لە کاتێکە سێری ئەم مقارنەیە کە ئەمە مقارنەیەکی زۆر گەورەیە پێغەمبەر درودی خوا لێ بێ فەرمێ لا فەرق بین عەرەبین ولا عەجەمین إلا بالتقوى کابرا لە سەردەمی پێغەمبەر درودی خوا لێ بێ دەمارگیرە ڕەگەسپەرستە چه قسە بە کەسێکی ڕەشپێست ئەڵێ کە هەندێک کەسان بیلال و هەندێک کەسان ئەو نەبووە پێی وتو هەی کوڕی ژنە ڕەشپێستەکە ئەویش شکا دەکا پێی ناخۆشە فەرمێ ئینەکە فیکە خەصلەة جاهیلیە تۆ خەصلەتێکی جاهیلیتایە سەردەمی نەزانیتایە تۆ چونکە ئەمە دووتووە دەی 1400 ساڵە لە شارەسانی ئیسلامیدا ئەمە چارەسەر کراوە شتێکمان نەبووە بە ناوی ڕەشپێستەوە ئەمە چارەسەر کراوە هەوڵ درا کە لە ناو ئیسلامیشە ئەمە بدۆزرێتەوانێ کاتی خۆی هەندێک ڕۆژ ئاوایی و ڕۆژ هەڵات ناس کتێبیان دەرەکرد بە ناوی ثەورەتە زنج و گوایە زنجەکان لە بەسڕە شۆڕشیان بڕام شۆڕشی ئەوان لەسەر دەمارگیری و لەسەر ڕەشپێستیان نەبووە لەسەرەوە بۆ کەچینێکی دیاریکرا بوون و لە ناو شارستانی ئیسلامیدا وردە ئەمانە توانیانە شۆڕشێ بکەن کە لە بەسڕە بوون و کۆمەڵی ڕەشپێست بوون کاتی خۆی لە سەردەمی عەباسیەکاندا ئەمە شۆڕش کراوە بەرحاڵ لە سەردەمانی ئێستا و سەردەمانی شارستانی ئیسلامیەکە شارستانێتی ڕۆژ ئاواییدا جیاوازێکی ئاسمان و ڕێسمانمان هەیە کە ناتوانین بڵین لەسەر ئەو بنەمایە بنیاد بنێ باشە ئەگەر سپی پێستێک ئەمەی بکردایە ئەم گومانەیان لێ کرد لە ئەمریکا ئەگەر بێت و سپی پێستێک باتایە $20 بدایە بە مارکێتێک و پیانەوت کەم $20 تۆ $20 ساختەیە لە کاتێکە دوای دەرکەوە $20 کە ئەو کەسە ڕەشپێستەکەش تەسلیمی کرد $20 ساختە نەبووە و کەسێکی تەمەن 46 ساڵ ئازێتی بن و ئەوە بۆ جۆرە ڕۆحی دەرچی و قاسخەنە سەر ملی و تا بۆ جۆرە ئەوەی لێ بەسەروێ لە ڕاستیدا ئەمە درڕندانەتنی شێوەیە جا ئێستا لەم سەردەما سەردەمی تەکنۆلۆژیایە و سەردەمی تۆڕی کۆمەڵایەتیە و سەردەمی ئەوەیە کە هەموو کەسێک کامێرە خۆی لە گیرفانیایەتی و هەموو کەسێکیش بۆ خۆی کادرێکی ڕۆژنامەنووسە و کادرێکی ئەعلامیە بە حکمی تۆڕە کۆمەڵایەتەکانی هەموو کەسێک بۆ بەم جۆرە ئاوا دەرەخرێ دەی ئەبێت کە لە کاتێکە ئەمە نەبووە لانیکەم 20 ساڵم 10 ساڵم و پێش 15 ساڵم و پێشەوە ئەبێت چی کردەوە کرابێت کە ئێستا ئەمە لە ناو شارستانێتی ڕۆژئاوا بەرامبەر بە لە ڕووی دەمارگیری و لە ڕووی ڕەگەسپەرستیەوە چی کراوێ بەرامبەر بە خەڵکانێکی تر کە وەکو کۆڵم پاوڵ ئاماژەم پێکرد لە یادداشتەکانی خۆیان نووسیبێتی و تۆمار نەکرابێت و خەڵکانێک ناتوانێت بڵێ ئەو شۆڕشێکی ئێستا کراوە لە ئەنجامی ئەوەیە کە تۆڕە کۆمەڵایەتەکان پێشکەوت و شتێکی ناوی جیهانگیری و ئەولەمەی و دنیا بۆ بە گوندێکی بچووک و کەس قوبوڵی ئەوە ناکا کە ستەم لە کەسێکی تر بکرێ و بەم جۆرە بەرەو پێش و ئەگەر هاتوو ئەمە نەبوایە ئایا وایە چی بکرایەوە ئێستا ئەمەش هەیە بەم جۆرە ئێشتا هەر عەزێدان و هەر پەلاماردانی وڵاتان هەیە بۆیە هەر شارستانێتێک بە پێی هەموو بنەماکانی زانستی شارستانیت و فەلسەفەی شارستانیت لەسەر بنەمایەکی باتیل بنیاد بنرێ
لە کۆتاییدا هەر پوچەڵە بێتەوەوانێ کەواتە شارستانێتێکی ڕۆژ ئاوایی لەسەر بنەمایەکی پوچ بنیادراوە کە بریتە لە جوانکردن و مکیاجکردنێک بۆ شتێک کە ناوەڕۆکی تیانە کە ناوەڕۆکی تیانە ڕۆحی تیانە کە شتێکی ڕۆحی تیانە بێ لە ڕاستیدا پوچەڵە بێ لە دوجاردا تووشی هەڵۆشانەوە. زۆر باشە دکتۆر، کاتی بەرنامەکەم تەواو بوو. زۆر بە کورتی پێم بڵێ کە یەکێتی سۆڤێت بانگەشەی یەک ئومەتی و یەک سەرانسەری هەموو دنیاە کرد دوای ئەوەندە ساڵ لە 1970 بۆ 1990 هەرز دێنێ و دەبێتەوە بە وڵاتێکی دواکەوتو لە چاو ئەمریکایە. ئەمریکا دەبێتە میراتگری ئەمە لە ئەگەری لەقبوونی ئەم شارستانیەتی ڕۆژاوایە و هەڵوەشانە و ڕوخانی کێ دەبێتە بەدیلی ئەم شارستانیە؟ بەڵام زۆر بە کورتی لە ڕاستەیە کێری سۆڤێت یەک ئومەتی وت بەڵام ئەویش بۆ خۆی یەک ئومەت نەبوو وەکو خۆسەپاندن بوو بەسەر هەموو ئەوەتانیرە ئەوش قسەی زۆر هەڵەگرێم. شارستانێتی ئەمریکاش و شارستان ناتوانین بڵین کە زلهێزەکانی وەکو سینیش کە سین لە درێژایی مێژووی خۆی نەیتوانیەوە بێتە جێگرەوە حاڵی نەیاوە درێژکێشە و ئیمپراتۆریەت بێت و باڵکێشەی بەسەر جیهاندا بە بۆ چوونی ئێمە وردە وردە ئیدی شارستانی شتی زلهێز نامێنێ لە دنیادا بانگەشەی هێزی گەورە نامێنێ وەڵکو لەمە دووە چی بەرقەرارە بێ شتێکی جیهانگیری بەرقەرارە بێ کێ بتوانێت لەو جیهانگیریە لەو سەڵتەنەتی لەو سەڵتەن جیهانگیریە باڵادەست بێ ئەتوانە بیباتەوە بەڵام خۆشببختی بۆ ئەو لایەنە ئەو هێزەی کە ناوەڕۆکی خۆی بەهێزەکە واتە لایەنی ڕۆحی خۆی ئەگەر لایەنی ڕۆحی خۆی بەهێز کرد ئەتوانێت بۆ چەند هزار ساڵێ وەکو شمگەر باسی کرد لانی کەم هزار ساڵ شارستانیت بنیاد بنێ و ئەو شارستانی درێژ ئەگەر بەهێز نەکرد چەند سە ساڵ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ دکتۆریان سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوون. بەڵێ بینەرانی عەزیز خۆشەویست بەم شێوەیە هاتمان کۆتایی ئەڵقەی ئەم جاری بەرنامەی گفتوگۆ تا ئەڵقەیەکی تر و بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ. دەست خۆش بدید.